ئەرینە مارتینینکۆ دانیشتۆی سۆمی مانی ڕابردوو لەسەر شوێنێتی فێربوونی تەقەکردن لە تفەنگێک و دابینکردنی تێماری سەرەتایی بۆ برینداران بەسەربرد. پێشجەنگیش ئەو یارمەتی خەڵقی دەدا بەلەم و کەرەسەی سەوڵێدان بەکرێ بگرن و پلان بۆ گەشتەکانیان بکەن. بەڵام لە شوێنێکی وەک سۆمی ئەو جۆرە کارە وەرزیە. بۆ ئێلمانی 12 2021دا مارتینینکۆ چووە پۆڵەندا بۆ ئەوی بڕێک پارە پەیدا بکات. ئەو لەوێ بوو کاتێک زانی کە رووسیا وڵاتەکەی ئۆکرانیایی داگیر کردووە. کەس نەیتوانی کار بکە یا دەستی بچێتە هیچ شتێکەوە، هەموو کەس سەری تەلەفۆنەکانیان دەکرد، هاتوچۆیان دەکرد و دەگریان. هەر لە یەکەمین ڕۆژی جەنگەوە مارتینینکۆ ویستی بگەڕێتەوە بۆ سۆمی، بەڵام هاوڕێکانی پیانوت کە شارەکە داخرا و بەڕاستی ئەستەم بوو بگەڕێتەوە. پێم وابوو پێویستە شتێک بدۆزمەوە کە لێرە بیکەمەوە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین یارمەتی سۆمی بدەین. لەگەڵ دانیشتوانی تری سۆمی لە وارشۆ مارتینینکۆ دەستی کرد بە کۆکردنەوەی دەرمان و کەلوپەلی خواردن و جلوبەرگ بۆ خەڵکی وڵاتەکەی. لە مانی چواردا بڕیاریدا بگەڕێتەوە. بڕیارمدا کە کاتی گەڕانەوەیە بۆ وڵاتەکەم. زیاتر لەبەر ئەوەی هەموو خزمەکانم و دایک و باوکم و براکەم هەمویان لە ئوکرانیا مابوونەوە. زۆر بە تایبەتی سەگەکەم تووسیاش بە پەرۆشەوە چاوەڕێی دەکردم. ئەو بە تاتوویەکی نیوە بەرە وڵاتەکەی بەڕێکەوتەوە کە نووسراوە ئێوەتان باش. ئێمە خەڵکی ئۆکرانیان دەستەواژەیەک کە ڤیتالیکم پارێزگاری هەرێمی میکۆلایڤ بەکاری دەهێنێت بۆ کردنەوەی راپۆرتە ڤیدیۆ بەناوبانگەکانی. ئەوەش بۆتە هیمایەک بۆ ئازایەتی و یەکگرتن. کاتێک لە وارشۆ بووم دەرفەتی ئەوەم نەبوو کە تیشرتێکی ئاوا بکڕم، بۆیە بڕیارمدا تەتوویەک بۆ خۆم دروست بکەم. ئیستاش تیشرتێکم هەیە کە هەرگیز ناتوانم لە خۆمی بکەمەوە. هەستێکی زۆر جیاواز هەیە بە بەراورد بە جاران. شارەکە ژیانێکی جیاوازی هەیە. زەنگی بەردەوامی وریاکردنەوە لە تۆپباران. ئەوە ترسناکە بۆ هەموو کەسێک، بەڵام ئەوە وڵاتی منە. ئەمە ئەو شوێنەیە کە لێی ئەژیم. مارتینینکۆ بەنیازە دووبارە دەست بکات بەکارکردن لە گەشت و گوزاردا کە کاتەکە گونجاو بێتەوە. ئەو هەروەها خەون بەکردنەوەی باخچەیەک و کاری دیزایانی باغ دەبینێ تا ماڵەکەی وەک جاران جوان و سەوز دەرکەوێت.